ساڵی 1991 29 ساڵ لەمەوبەر خەڵک ڕاپەڕی دژی ستەم و زۆرداری بەعس بەدەستی خۆیان حکومەتەکان دامەزران. حکومەتەکە بەرهەمی ڕاپەڕین بوو، بەڵام ئایا لە ماوەی 29 ساڵدا ئەو حکومەتە توانی شۆڕشێشی گەورەی خزمەتگوزاری هەڵبگیرسێنێت؟ بەراورد ناکەین، چونکە بەراوردکاری دەمان خاتە هەڵەی لۆجیکی و زانستی گەورەوە. تەنیا باس لەوە ئەکەین کە لە ساڵی 1991 لە کوردستان چی هەبوو، ئێستا چی هەیە. واتە باس لە گۆڕاکارەکان دەکەین کە لە ساڵی 1991 تا ئێستا لە کوردستان ڕوویان داون. بە پێی ئامارەکانی ساڵی 1970 دانیشتوانی هەرسێ شاری سلێمانی و هەولێر و دهۆک 2 ملیۆن کەس بووە. بەڵام لە ساڵی 2020دا دانیشتوانی هەرێمی کوردستان زیادی کردو هەڵکشاوە بۆ زیاتر لە 6 ملیۆن و 171 هەزار کەس. واتە بەڕێژەی لە سەدا 200 زیادی کردووە، یعنی 3 هێندی ئەو کات بەرز بۆتەوە. تێکڕای داهاتی تاکە کەس لە ساڵی 1991دا 1400 دۆلار بووە، ئێستا زیاترە لە 7000 دۆلار. باسی سێکتەری تەندروستی بکەین. لە ساڵی 1991دا 26 نەخۆشخانە هەبووە، ئێستا زیاتر لە 121 نەخۆشخانە هەن. هەر لە ساڵانی 90ەکاندا 3731 قەرەوێڵە هەبوو، ئێستا زیاتر لە 7805 قەرەوێڵە هەیە. هەروەها لە ساڵی 1991دا 826 پزیشکە بوو، ئێستا ژمارەکە کشاوە بۆ زیاتر لە 6693 پزیشک. بەتەنیشت ئەمەوە سەرنج دەخینە سەر گۆڕاکارەکان لە سێکتەری پەروەردە. لە ساڵی 1991دا 842 قوتابخانە لە کوردستاندا هەبووە، ئێستا زیاتر لە 5641 قوتابخانە هەن. بەڵام کوردستان پێویستی بە 3000 باڵەخانەی دیکەی قوتابخانە هەیە. هەروەها لە ساڵی 1991دا 21389 مامۆستا هەبووە، ئێستا زیاتر لە 128000 مامۆستا لە کوردستاندا هەیە. هەم نزیک لەم بابەتەوە لە ساڵانی 90ەکاندا ڕێژەی نەخوێندەواری زیاتر بووە لە 37%، بەڵام ئێستا دابەزیەوە بۆ 14%. لە ساڵی 1991دا 1 زانکۆ و 3 پەیمانگا لە کوردستاندا هەبوو، ئێستا لە هەرێمی کوردستان 49 زانکۆ و پەیمانگای حکومی و تایبەت هەن. با قسێک لە سەر سێکتەرە خزمەتگوزاریەکانی دیکە بکەین، وەک ئاو. لە ساڵانی 90ەکاندا 700,000 مەتر سێجا ئاو بەرهەم دەهات، ئێستا زیاتر لە 2 ملیۆن مەتر سێجا ئاو بەرهەم دەهێنرێت. هەروەها لە ساڵی 1991دا 3 بەنداو هەبوون، ئێستا 17 بەنداو هەن. بەڵام کوردستان پێویستی بە 240 بەنداو هەیە کە 18یان گەورن. لە ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستاندا 1,200,000 مەتر درێژی هێڵ و بۆری گواستنەوەی ئاو هەبوو، بەڵام ئێستا 7 ملیۆن مەتر بۆری ئاو ڕاکێشراوە. باسی ڕێگاوبانەکان بکەین. پێش ساڵی 1991 1200 کیلۆمتر ڕێگا هەبوو بە قیرتا و تێکەڵەوە، ڕێگای دووساییش لە نێوان شارەکاندا نەبوو. دوای ئەوە نزیک بە 700 کیلۆمتر یەکساید و دووسایی دروست کراوە، هەروەها 6500 کیلۆمتریش ڕێگای گوندەکان دروست کراوە. بە کورتی زیاتر لە 105 ملیۆن مەتر ڕێگا قیر کراوە، 8 ملیۆن مەتریش کۆنکریت کراوە.